بەنای خوای بەخشندۆ میرەبان خۆشەویستان و ئایزان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پەیام بە خزمەتی ئێوەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. لەسەر دواکەوتنی موچا و کاریگەری لەسەر دۆخی بازار دەچمە لای بشێک لە کاسبکاران با بزانم دواکەوتنی موچە چەندێک کاریگەری لەسەر دۆخی بازار هەیە، چەندێک کاریگەری لەسەر بژێوی ژیان هەیە. قسە لەگەڵ کاسبکاران دەکەم با بزانم ئەوان چی دەڵێن لەسەر دواکەوتنی موچە. ئایا ئەگەر موچە لە کات و ساتی خۆیدا بدرێت چەندێک کاریگەری دەبێت، وەگەر یەک موچەش دابەشکرێت گۆڕانکاری لەسەر بازار دروست دەکات یاخۆ کاریگەریەکی ئەوتۆی نابێت. ئێوە لەگەڵمان نابن، من سەرنج و تێڕوانی بەشێک لە کاسبکارانی شاری هەولێرتان بۆ دەگوازمەوە. بیسەر و بینەرمان. سلام علیکم. علیکم السلام ورحمة الله وبركاته. بخير. سپاس. دۆخی بازار چۆنە ئێستا؟ بەخوای گیانەکەم دۆخی بازار لە ئاخری دەرەجە خراپە. خراپە؟ هەر زۆریش خراپە. باشە. چ شتێک هۆکاری سەرەکییە؟ هۆکاری سەرەکیەکەی بێمەعاشیە کە مەعاش نما لەو بازارەی کو جوولە جوول دەکرێ جوولە ناکرێ. چەند ساڵە لە بازاڕی؟ بەخوا نێزیکەی 20 ساڵ لە بازارێنێ. 20 ساڵە لە بازاڕی وەکو ئێستا بازاڕەوە خراپ بووە؟ قەت نەماندیتە. پێشتر هەر کۆچی بە ڕۆژانەکە دەردەهات، بەڵام ئێستا ناتان ڕۆژانەکەش دەربینی. ئەمە تەمەشایان گۆم کرد دانیشت بوون هەمووتان لە دیاریەک. لەبێ ئیشان هەنا چارین دانیشی. یعنی ئەوە بێ بازاڕیەوە کڕیار نییە. باوەڕ کە هەر نەکڕیانی ئێستا لۆ نمونە کابرای کریار دێتە ئێرکانە حەزی لێ ئەوەی بکڕی، بەڵام دێ پرسیارەکەی دەکات دەڕێ بای چەندە ئەمەش هەر دەبی جوابی بدەینەوە تا هەر ئەوەن دێ. ینی بەس پرسیارەکی دەکا و دەڕوە. بەسە زمانە گەشتەشی لە ناو بەرچیدانە بیست بکە. تۆ لێرە لەو بازاڕێشتی با بڵم دەستی دوو دەکڕی و دەفرۆشی، چەندە خەڵک بە ناچاری لەبەر بژێوی ژیانی خۆی شتی ناوماڵی خۆی دەفرۆشی؟ زۆر کەسەیە. بڕوا بکە حالەتی وامان دیتە بە خۆمان دڵمان نایەت تێمارەکە لێ بکڕین. ناچار هەستاینە چەند جەماعەتەکە لێرکانە خڕبووینەوە یارمەتیشمان لۆ کردینەوە تەنها ناوماڵەکەی نەفرۆشتن. یعنی یارمەتیشتاندایە؟ بێگومان هەروە بووە، چونکە ئەلحەمدوللا خەڵکی هەولێر ماشەڵڵا لە بۆ خێر و خۆی خوازی ینی ناوبانجی خۆی هەیە، ئینسانی باش هەرمایە. مەقسەدم لەوەی هاتکە لە حاڵەتەکی کە ئەوەندە بێپارە بووە، ئەوەندە نەیتوانیوە بابرین بژێوی ژیانی خۆیان پێیا بکەن، ناچار هەستایە ناوماڵی خۆی بفرۆشتن. بڕوا بکە مەسوولێتە مشاما کرد تێزگما پێشتایە نەماتوانێت لێ بکڕین. لێتان نەکڕی؟ بەخوای لێمان نەکڕین. یارمەتیشتاندا؟ ئینشاڵڵا لەخوای بەزیابی. زۆر باش. ئەمە یەک نمونە، ینی با بڵم یەک کە زوابوویان نمونەی زۆرتان لەلایە؟ نمونەی زۆر هەیە، هەر زۆریش هەیە. بڕوا بکە تەواو ناوی، بەڵام چپەینی دیەوە ژیانەکە و هەلیات. ینی بۆ بڵێم نرخەکانی شەرزانترن لە چاو شتی نوێتر و نرخەکان زۆریش گرانینە، بەڵام خەڵک لەبەرەوەی پارەی پێێنێ ناتوانێت بیکڕی. ناتوانێت بکڕی ناوەڵە. ئەکید ئێستا لێرکانە لۆ نمونە تۆگەر موبەرێک دەستی بە نوێی دەیکڕی بە دووەرەکەی لێرکانە بە 40-50 هزارێکی دەیکڕی تەوان لۆوی باشتر، بەڵام ئەوەشی نێ پێ بدە. سلام علیکم. سلام ورحمة الله وبركاته. بابزانم دواکەوتنی موچە چەندێک کاریگەری لەسەر دۆخی بازار هەبووە؟ بە خودای زۆری تاسیر هەیە بەڕاستی، تاسیری کردێ زۆر. کردی وڵات تاسیری کردێ. بازارەکەتان چۆنە؟ بازارەکە وڵی ئەو دەمەی نییە بەڕاستی، لەوەتی مەعاش نییە، بازارش کەم بووە. کەم بووە؟ باشیوە دەستی دووە، ینی هەرزانترە لە ڕووی نرخەوە. ئاینە لە بەس هەر کابرەکە پارەی لە کردنەبی چی بکڕیتن با هەرزانبی ونیە؟ ئەگە پارێ هەبی دەیکڕی بەس ئەگە نەیبی لە چی بینی فەقیری؟ بابزانم چەندە خەڵک لە ناچاری شتی ناوماڵی خۆی دەفرۆشی ئەوە لی دەکڕن؟ بەخوای هەیە دەفرۆشی، هەیە دەکڕی، بەس بە کەمی دەکڕی ڕاستی. هەیە دەیفرۆشی، ئەرێوەڵە لە مەزبوری دەیفرۆشی چ بکە؟ دەیفرۆش ئەچی لە ناچاریان نەناساریت کابرا دوو پارچە سێ پارچەی دێنی دەفرۆشی، احتمال لۆ کرێخانیە لۆ پێویستی ژیانە. خەڵکە بۆ باسی کردی وڵای ئەوی دەفرۆشم ناچارم ئەگەر نەم دەفرۆشت بالفعل وایە هەیە ئەرێوەڵە هەیە دەرێ پێویستمە دەفرۆشم. ئەرێوەڵە زۆر باش. چەند ساڵە لە بازاڕی تو؟ ئەمن لە 92 لێرەمە. بازار داها بە چۆلی دیتیەوە بێکەسابە؟ بەخوای ئەرێوەڵە دیتیتم بە ساهاش نەبە بۆ دەرەجەی. ئێستا ئەو بێبازاریە وەی کردی ینی بۆ نمونە ڕۆژانە نەتوانی داهاتێکی باش کۆبکەوە؟ نەوەڵە احتمالە جاروێ بەشێ خواردنەکەی خۆشم ناکە کە بە خۆم دەیخۆم. هەرێوەڵە جارێ شوێ لە خوای بەزادبی هەیە ئەلحەمدوللا. بەڵام ئەگەر موچە هەبی با بڵێم لە کات و ساتی خۆی بێ بازارەکە دەبوژێت. ئەوە گەرم بی هەموو شتێک دەبی. ئەو قسانە چییە؟ وایانە ئەگەر ئێرە گەرم بی
دریش خۆشەوی ئێستا جەوەکەی گەرمە بەس بازارەکەی گەرم نییە جەوەکە گەرمە نافێنێک دەبی شاڵە کڕشتێک دەبی شاڵە خۆ قابلێ هەروها نابی ئەرێ وڵە مردی ئەگە مردین چا دەبی شاڵە مردین چا دەبی سۆگەرە کو یانی ئەگە بمرین ئەگە بمرین تاو کۆتایی دێ و چا دەبی شاڵە یعنی ئەو قسەی تو لە بێزاریانە ئەتەمانەتی خۆ لە خۆشیان نییە بەس بە مردێ چا دەبی هیچ سانابی بە مردێ چا دەبی بە بڕای تو ئێستا بۆ نمونە ئەو دواکەوتنی موچی خەتای چیە هەرێمە بەغدایە کورە واز لەو قسەی بینە بابێ من هەموو کەس دەزانی هەرێم درێختای بەغدایە والله ڕاستەکە شەدی بلاوە ئەو ینی سیقەت نییە کە قەتایوان نەبی کورە خەتای منە کاکە خەتای منە خەتای وان نییە خەتای خۆمە بۆ داهاتی کە لە ناوە خۆ ئەو نفتای داهاتی نەوتی و ناونەوتیوە حکومت ناتوانێت بۆ موچی موچە خۆران بدا و بازار ببوژێتەوە والله بابا وەردگرت سلام علیکم سلام ورحمة الله وبركاته بخير بكم زانم ئیش و کارت لێرە چییە خەریکی چی والله إيش خريج تكسيمة ئیش تەکسی چۆنێ والله إيشك بعام راوسته هاي بعام إيشك نية ضعيفة نییە نية باشە چ شتەکە و کارە دواکەوتنی موچەیە چییە بخواي ملتك دري موتا بس كابرا همي دوسي إيشان دكا بمل موتا عندها هنا أجنا أخوا خير وبركة لسوم ملتها هكتيا چۆن كز لك كز رازنيا برايا كيفي ببراينا بابا كيفي بأولادنا جيرانا كيفي بيك دينا تكسي لزادك رزقيك دبا كيفي بينا أجنا معاش خور نارم مجو خوم خانة نشينك باركوتكان أجنا همدو إيش إيشي دكا فرم بياوي لقام التاكسي من وينك وشارستي هي لو زماني صدامي ونبو تاكس كابرا دبا يك إيشبكا كابرا لجندي بو مردار باي فلع باي دبا لدركي بنوسينا قرخازنا قرعام كأتو مرداري فلاعي لدركي بيكا بكيدا نوسينا قرخاز بس إيش خوم بيدكم فلعني مردارني دبا بنوسينا قرعام إيش جندي بيبكي الآن كابرا ليرة لخستخاني دوام دكاترة التاكسي محامية تاكسي هي اندازيارة تاكسي هي دكتورة تاكسي هي ماموستا ششماك دوام دكاترة موتشنات تاكسي هي لۆم دەرناین لو درناين لو كابرا لبلدية معاش تايمي 620,000 هي درديني ها كاتشي من 320,000 کابرا کرێتیبی بکاتە مەسروف يوين كاتشي أدي لو قناعتي قناعتنا مايا سيقن مايا باور بخون مايا قەنەعەت نمایە من الآن أو سيارة من بياه ولا من عربانة هي لو سياري ناقوري كاكا قناعتك كم بوي إيش كم اللي ربوي دكم أو بير بوي دكم بالموديل ناكم كابرا داخلك لو باختيار دك بس 3,000 أم بعفت زاريت ببينت زاريت لو تسانس باركو بين خوار داني يا رمتي بده ويا بس بعم قناعتك نمايا باشە ئەتووی شەکە تەنها لە ناو شاریان دەچێت دەرێەوەی شاری بخواي دسما دري شاري بس دري شاري زور عزبر ريدو ناكم أجينا هيا نەت بردێ بۆ نونە ئەلێرە موبارەك بیشتێک بینێت بردێت لە بۆ ڕێی دوور بري والله هتا شقراوي شيما هتا غليفان شيما هتا إيه هريرة شيما هتا كوية شيما باشە لێ نەدیتیانی بۆ نە خەڵکان دەبینی بێموچەی پێوە دیارە بازاڕی وێندە بموتشي والله بريا روج بين شمي ساعات بين جنيه وشاش بهاد بانا شقراوي ليقرا أمن ساعات بين جنيه وألي ربريكتي ما لوزارتي بيش مرجعي بقرا حاسب ما هتا ساتو بانزاي لا ساتو بانزاي بريدا هتا بش سيطري لا يندري قلتي وهتا بستوري أمن هتا شي ما شقراي وهاتي مو ساعات نوني وشي قشتي مو ماري والله لەبەرچیانی أو عالم همو اللي يقرا ده شو سفري همو بشتو بيكاي بروت سنة سيارة كم تدعو موازي مانجي تلبي اديو كودة تيجا موت نبي أجا ما عاش خزني نبي بس تصير لقاران نهاتوا دري حكمته اديو عالمه كودة استوى بقر تستوي باش خۆش موچەت نییە نا بخوي نا والله ديناري إلا الله من هيس حزب شينيا بس تاكسي یعنی ئەندامی زەزبەچ هيس حزب شيشني ما نا والله بس همش شيء كسكاري منو تولا قرا دجات تشتاقش ناكم هم لهم من وجهك أريون بس با حكومة دريتنا مو بيموتشي أدي كو تاكسي مليون كوني بيه تاكسي داجوا ديت زادي دوا ما نجي حفروش دوام دكا ده عسيبي مليون وشارست كده كا 2 مليون وشارست ويا كاكا خبرت بس شي قرب السركيا بعسك يا وي خانه نشينه كم درامتها اختيار بيتاوان يعني
تااقەتی عملیاتە یەک ئیشی دەکە ئەگەنا هەمووی سێ ئیش و چاریشە لە سەرتا لە جناب و دەست پێ دەکەم با بزانم چەند ساڵە لە بازاڕی والله تقريب 30 ساعة لبازارم 30 ساڵە آه دۆخی بازار چۆنێ ئێستا والله بازار إنسانية راسي نییە نعم والله عالم معاش نيو مقصد نبرأ ونيا عالمش فقير معاش النبي أي شيء معناه بازار نامين ینی هەر لە بەرموچیەوە بازار أي لبر موتشي أي لبرتيا أو تسل معك متنادريو معناه إني لبر أو نيا معناه بازار نيا باش لەو 30 ساڵی ڕابردوو قەت بازارەوە خراپ بووە نعم قد وقت إنسان أبوه بيشا باشتر بو باشتر بوو آه ینی دەستمایەکی دەردەهینە باش بو إداري بيكيتو الله بركة دا قناعتي بيكي ئێستا دەبینم دانیشتون بۆ خۆتان مشتریتان لا نییە و نا والله إذا هيز نيا نا والله بازار نيا هەر با بڵێم بەیانیان وایەیان دوای نیوە ڕۆژ هەروایە والله هم وعدي هرواية معناه هو بينك أجا معاشك بيت باشا بيت كم يا باشا بيت أجا معاشك جنيه معناه نية باشە چەندێک خەڵک لە ناچاریان شتەکانی خۆی دەفرۆشی والله زور زور بناعتاري دي فروش هذا والله دنيا كاوراي نازم تسيبي بو أي فروش حر بناعتاري بو هذا ما شنيه كوين جوش بو أي فروش كابراي اختيار من فقير دي لبناعتاري أي فروش وی گۆ ینی گوتی بەر لە بە ناچاری والله أي لبناعتاري أي فروش بوتي أي فروش ئەگۆ نمونەی زۆرتان لەلایە خەڵک زۆر دێتە لا هذا والله أي ساعة من راسي وانت لم بازار اللي نني اسور بران او كاغ مولد اللي ريا لوي زياتر سؤال كبو قزي فروشتن کاک مەولود بابزانام ئێستا بازار چۆنە ولا لو بري خرابية هالبعيات أو هنا بوتي أو درار خانة هي قەتەوە خراپ نەبوو نبنا خذوا هنا وبعيات روجيتا هو على صرفة داعي هناك يودع دنش ینی ڕۆژ هەیە هەتا ئێوارێ بخواش أنا ولا بعيات أو هنا بوا كابز دكان داري اللي مشتري سلين أو عند دكاني ده كانوا فروشات زورة عالم هم ده فروشتو كرين كما چەندێک خەڵک ئەوەی کە دەیفرۆشی لە ناچاریە والله زوي لنا ويسي بباري. زوري كريبي نادري زوري بازار نيا كاكا بازار أوي موسى كشنيا بارك كتا بازار نيا أدي عالم تشتشي هي صرف ناكا داري لو روجي بيستو دەرێ ئەوەندەی کە هەشە لۆ خواردنیە أريو لو خوار لو اشتشي نكوشتك مالي بسر بيو باشە ئێستا چەند موچە بێتن ئەوجە بازار دەبژێتەوە والله أو موسى شانا جوجيتو هذا دو موسى كبير زقا بازارك بتوغانا همو كابرا لقريد ده توش به همو قرده دي كاك قەردی کردیە دەبێت دي كده موردي كهرباء آوا حەز ناکە ئێستا کرێە. مەسروفات زۆرتر بۆ لە چاو پێشتریش بري والله بري والله زورت ئەو پارەی بەش ناکە نا بخوي باشناك أماش باشين لقدر عندك كان أما دقينا بعض الدين إذا تشينو هي نخوشي هي كاكا هي كريتيا هي دبي علاجي بكري أدي أما صاغنا الحمد لله وشتانا مانيا پێم بڵێ چەندێک ئەو خەڵکی کە کاڵەکانی دەفرۆشی لە ناچاری بوون تۆ أنا صاري هزور دفرو والله سعود أو دكا يشتي دفروشي يعني هي زلام دبني شرم لخدك زلام يزقت بيدشتي شتينا لنا صاري بخواش زگت پێ دەستی هي زغري والله زقت بيد أنا أولو دي تقواري صغاري خوشت أدي برا هي الشرم اللي دكا يشتي ماري هنا دفروش كاكا خو عيبي تداني سلام علیکم عليك السلام برام وەزعی بازارێک وە کڕین و فرۆشتن چەندێک هەیە بازار باشە خراپە بازار الاخوة بس هذه عيبينية عيبينية. عيبينية لا يعني لو وزعة زور باشا هر تقطق هر يعني خلق دروا ودي بريز ذكاء هيش عيبينية بازار کە ڕاتب تاخیر دەبی تاسیری تأخير ده بخوي تأثير ذكاء بس أو عنده تأثير ناكا لو كرد تأثير ناكا قد لۆ کوردی لو كردي تأثير نا بخوم عربا بس شانازي بركم بكرد نانا قەزم هەیە کە خەڵکی کورد ئێستا ڕاتبیت بە تایبەتی فەرمانبەران کە موچەیان دوا دەکەوی تاسیری نەکردی لەوەی کە خەڵک کەم لە بازار شتی بکڕی بازار كسة بس باشا زور باشا الاخوة بس زور باشا الاخوة بس جاد بي چونکە بەشێک لە دوکانداران کاسبکاران دەڵێن بازارەکە باش نییە نا باشا عيبينية عم بخوم كابرا عربم او دوازة صاليرة من الاخوة بس جاد بي هاتم او دكانة بكري كديتم يعني بازارك لو باش نيا دكان ناقرم بمبلغ كبارة بدو مليون قصور بكري كديتم بس الاخوة بس جاد بي بازارم باشا بەس کری دوکانەکە 2 میلیۆن 2 مليون الاخوة بس جاد بي بازارم باشا دروا بازار دواز هيك عيبي من الاخوة بس جاد بي زۆر یعنی خەڵک ئەگەر بیوێ کە سابە دوکا بازار هەیە و خالق کەس اذا کاسی ديوي بینی. جيب ده من خالق اذا كسابتي ديوي لما لي دانش له خوي كسبارت ناداتي برو له خد كسابك برو له خد واتش بيا برو كسابات بكا ايش هي لاخوي بس بي عيش هي هر ايشك دكي لاخوي بس بي هي يعني هموت شك كون ترى هر كونيه هر سكبي هي لاخوي بس بي بە خۆت بەس ئەو ئیشە دەکەیان ڕاتبی شت هەیە موچەت هەیە نعم هيك مسمنه بس ايش كون ترى دكم
هیچ موچە نعم هیچ موسم بس كونتر خەڵکی شوێن اي دەری مسلم ئی مووسڵی بله اي مسلم بازار ئێرە خۆشترە لە مووسڵ ام بيم الي رو خوشتره ئێرە خۆشتر الي رو خوشتره امانتره لخوي بزاد زۆر باش دست یاخۆ بازارتان هەر باش امين امه محمد بابزانم دۆخی بازار چۆنە والله برای بەڕێز برێم چۆنە مەسەلا پەیوەندی هەمووی بە معاشەوەیە ئەو معاشەکە هەبێتن زم و جۆل دەبێتن بەرام ئێستا ماوەیەکە کە ئەو معاشە نییە تەسیری لە هەمومان کردێ لە زۆربەی یعنی پیاو هەیە کرێ گەلە زۆرە ئەمە ڕاستە مە کرێمان نییە مەسەلم کۆنە فرۆشم بەس پیاو هەیە مەسەلەن ئەشیای نوێ دەفرۆشی ئەشیای نوێ لەگە ئەوە فەرقیەیە هەموو کەس ئەشیای نوێی دەوێ بەڵام هەموو کەس ئەشیای کەونی ناوێ ئەمە ئەگە عەرەب لێمان نەکڕێتن کورد ئەوەی ناوێتن کەونەی ناوێ کورد ناوێ نەخێر کورد کەونەی لۆ چییە یان ئێستا کە کابرا کە کووردە ناوێری کەونەکەی خۆی بفرۆشی دەرم لەسا کەونە بفرۆشم ئیختیدارم نییە لە بێ معاشی و لە بێ پارەی من بچم ئەشیای نوێ بکڕم زۆربەی یعنی ئەو زایستا ماواکە لێرەینە کە بەخۆ دەبینی ئەو هەموو پیکابە دەبینی لێرەوە ڕاوەستایە یان ئەو هەموو کەونە فرۆشەوە ڕاوەستا تەمەشایان کە بەخۆت دوو مانگ زیاترە با بڵێم موچە دواکەوتیە ئەو کاریگەری هەبوو کە ئێوە بێ بازاڕیتان پێوە دیار بەرێ پێمانەوە دیارە و دوو مانگە ئەمە زۆر بێ بازاڕیشین جاری وایە لەبانێتان نیوەڕۆ دێم و نیوەڕۆ دەچمەوە ئێوارە دێم پارچەکەم پێ نافرۆشتێ باش لە هەر لە نزیک چنگ و کاسە یان دوکاندار هەیە کاسبکار هەیە دەڵێ بازار عیبی نییە و زۆر باشە و لەخوای بەزیادوی ئاخە وەکو ئەوەی کە پێ دەرم مەسەرەستا و کابرایە ئەشیای نوێ هەیە ئەشیای نوێ لەوانەیە کە کابرایە کە بوون بێ بەخۆی دێ نوێیەکە دەکڕی لۆماری خۆیت کووردە بەرام کابرایەکی مەسەرە کە نەبیتن چ بکڕی کە نەبێت چ بکڕیتن هەیە بازاری باشەوە هەیە بازاری ئەو شتانەی ئێوە کە دەیکردنەوە بۆ کاڵەکانی ئەوە زیاتر دەستی دووە چەندە خەڵک لە ناچاریان کاڵەکانی خۆی دەفرۆشی شتەکانی خۆی دەفرۆشی بەرێ لەبەر بژێوی ژیان تەبعەنەوە لەبەر بژێوی ژیانە بژێوی ژیان چۆنە مەسەلەن ئەو کابرایە ئێستا کە هەیە کرێچیە سێ چار پارچەی هەیە لە مارە دەرە بچم ئەو پارچانە بفرۆشم کرێی خانیەکەی پێ بدەم یان مەسرفی ماری پێ بکەم ئەوەیە مەسەلەکە باسی دواکەوتنی موچە دەکەم کە چەندێک کاریگەری لەسەر دۆخی خەڵک بژێوی ژیانی خەڵک هەیە چەندە کاریگەر لەسەر بازار هەیە تۆ بۆم باسکە بزانم کاریگەری هەیە هەر زۆر کاریگەریە کە بازار کا هەیە دەوەرە بازار هەموو بازار بگەرە بزانە بازار هەیە خەرک دەگەڕێ لە بازار بە دنیای لە بەریەدانە تێگەی پێشمەرگەی وەڵڵا بیلەوە تلاهی نانی نیە بخوا مۆزەفە نانی نیە بخوا خانە نشینە نانی نیە بخوا ئێمە عاش ئەدیگەر سێ مانگ نەدرێ بچ خەرک بژی بژی تو خەڵکی دەناسی ئاوە ئەرە وەرە دەتبەمە ماری ئەرێ وەڵی خوازای نەخۆشی هێدی ناری نیە ئەوە بکاتن بە دەرمان بدا برای بەڕێزم لەوەی زیاتر چ بەشێک دەڵێن بازار عیبی نییە و خەڵک چای لە چێ دەرێ بازار بینێ کاکە ئەمن حەتەکەم زانانی ئێستا ئەمن بەخۆم شخصی خۆم ئەگەر پێ تاریک کرد ئەوهبی ئەم نەتام لەم عاشیا نە لەخوای بە زیادوی احتاجیشم بەران خۆ ئەمن شەرت ئەمن نیمە ئەتو هەولێرە کوردستانی بکە سێ بەش دوو بەشی نانی نیە بخۆ ئەم چ لە بەشەکەی کە بکەم دنیا ئەو خەچی سەختی دارایی هەر زۆریش نەکەم هەر زۆریش کاکە زۆرە تو ینی باشە ژیان چیە ژیان پارەیە ئێستا ئەمن جادەم ناوێ ڕێوبانم ناوێ ئامودم ناوێ کارەبام ناوێ وەچی پارەم نەبێم چلۆشتانە بکەم وەچی بچیەوە مارێ مندارە زیڕێ بێ لە برسان 250 دیار نەبی بیدەیە چ بکەی لە جادەوبانی زەرجی ژان دەکات کورە نەک دەرگژانەکە وەڵا لە خەفەتان دەرەی هەر بڕۆم کوردستان بەدی ئەی خەرک لە تاڕوە لەبە تاڕوە لەبە وەسعینە ئەو بارودۆخی ئەو بەردۆخی ڕوارێ وەڵە باشە تۆ چەندێک بێزاری لەو بارودۆخی من بە خۆم بێزار نیمە ئەم من لەوەی بێزارم کە ئەتو نیتە کە خەرک نیتی تێگەی خەرک نیتێت و تامام پێت ناخۆش ئەمە کە بسرمانین نابی خەم لە خۆ بکەین خەم لە خەرکی بخۆین کە خەرک نەیبی ئەتو چ لە خۆت بکەی کاکە خۆت پێت ناکرێ یارمەتی هەموو عالەمێ بدەیت ئەمە کە دەرێن حکوومەت دەبی بزانی کێشەی هاوڵاتی چییە هاوڵاتی چێژەژەیە تەنها معاش ئەتو 20 ساریە خوێنی دەرەتی تەعینات نییە معاشت نییە خانە نشینە خۆی کوشتیا 30 ساری خزمەتی حکوومەتی کردیا لە مارێکەتە بەسێ ماگەن معاشەکی نادرێتی ئێو کەی ژیانە کاکە بەڕزالە دەوپاری دەنا تا من مەپرسە لەوان پرسە برێلۆ بەڕزالە دەوپاری ڕایت و بەقەناعاتی والله ئەو هەیە فێر بووینە کە فێر بووی ئەتو خەتای بەغدایە کورە برای خەتای بەغدایە زانین تێ برای بەڕێزم ئێستا ئەمە ینی بابم هەزار عەمەتی لێبی دێگۆ کوڕم بڕۆ ناو منداران ئەگەر ئێکە گوتی چێ لای من بی تەمات پێوی
ئەگەر گوت لای کێبم دەمات پێ نەبی ئیمە باشە خۆ تەعیبیان نییە بەس دەرێن لای کێبین ئێکاکە دە بەخۆت وەرە خەرکی خۆت بەخێ بکە ئەو خەرکەی تەسمیلی حکومەتی بەغدایەکەی خۆ کەس پێ خۆشە تەسمیلی حکومەتی بەغدایابی ها خەڵک مۆزەفی هەرێمە پارەکەی لە هەرێم دێ پارەکەی لە هەرێم پارەی هەیە نادەن نا ئەگە برێ نییە شیوان نیە نێ یعنی هەیتی و ناگەن هەیتی نادادی خۆ برێ نییە وەنیە بابا ئەگە برێ نییە هەنی هەر گیلاپە پارەوە خۆرێبەت نادێت ئەو دە نادان سەبەبەکەی من نازانم سەبەبەکەیتیە دۆخی بازار چۆنە ئێستا بە خدای بازار باش نییە لەو بێ مەعاشەی بازار هەری نییە هیچ نییە 20 ساڵم لەو بازارڕای مەلەوانە 25 سال بۆچی ئەو سار نەبوو نابی بۆچی ئەو سار نەبووە نەبووە نە هیچ ئەوها بێ بازاری نەبووە هەر ئێستا ڕاوەستایە ئەڵێ وەڵی ڕاز ڕاوەستە کاکە کە خەرک معاش وەرنەگری پارەی لە بەرچی نەبی بێتە بازاری چی پێ دەکڕێ بە بەرچی بەتاری چی پێ دەکرێ هیچ پێ بەرچ بەتار ناکرێت ناکرێ کاکە ئیش هاتوو نزیکە 25 ساڵ لە بازاڕی ئێستا چەندە خەڵک لەبەر بێ پارەی شتی ناوماڵی خۆی دەفرۆشت والله زۆر هەیە خەرکێر والله هەیە دەفرۆشیت نمونەکان لە لەکنەوە نیان گۆ ڕۆژانە بەرێ بەرێ ئەگەر پارەی نەبی کابرا چ بکە مەزبلۆ مارەکە خۆی دەبا دەیفرۆشیتن لە بێ پارەی کڕیارەکانتان ئێستا کوردن عەرەبن بە قورئان کورد نارم ئێستا ڕاز ڕاوەستە عەرەبیش نایست عەرەبیش نایە ئەوانیش دێنن بازارمان نییە ئەوان لۆ کانیش دێن بە کورە عەرەبەکە خۆ ئەممانجێ مەعاشی وەردەگری بەس ئەوانیش بازاریانێ کێشەکە لەوەیە ئەگە عەرەبەکە بێتن لێرە چتەکەی بکڕی بباتن ئەوە هەر بازارەکە باشترە بەسکە جۆڵک دەبیت جۆڵک دەبی بەساکە عەرەبەکە نێتن یەکجاری دەستمان بەر بۆ باشە ئەو بێ بازارێت چەند وەی کردیا ئینسان بێزاربی لە خۆی طبعا بێزار دەبێت کابرا پارێ لە بەرچی نەبی کە نەبوون بی لە مارێ دینارەکی لە بەرچی نەبی بستەوە مارێ مندارەکەی برێ بابە 500 دینارم بدێ کە لە بەرچی نەبی ئەوە تووشە هەموو ئەوە چی دەبیتن بەڕاستیت پێ برێم ینی پێویستیش نییە خەڵک تۆزە ئارامیش بگریانی ئەگەر نێگاتە کوشتن ینی دەبین ناوەڵە کەس لەگە کوشتنی نیە ئەوە هەر کوشتن کفرە ئەگەر بەشەر خۆی بکوژیتن ئێستا ڕۆژانە دەتوانی ئەو کە دەیفرۆشی داهاتێکی پێ بکۆبکەوە بەشی بژێ ڕۆژانە دەکەن بۆ قورئان بەس ئەگەر مەسرەفەکەی دەرکەین تەواوە دەنە هیچ مەمنونم مەسرەفەکەی پیداکەم چستەی ئەوە بکەم لە چەیەکدا نا خەزنی مەزن نیە مەمنونم ڕۆژانەکەی وەرگرم بەڵایزان و خۆشەویستان ئەوەی کە بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێک لە کاسبکاران و هاوڵاتیانی شاری ئەولێر بوو لەسەر دواکەوتنی موچە بێگومان دواکەوتنی موچە کاریگەری ڕاستەخۆی لەسەر دۆخی بازار هەیە وەکو لە دیمەنەکان بینیتان بازار چۆڵێکی زۆری پێوە دیارە کاسبکارانی شاری ئەولێر بەشێکیان دەڵێن ئەم دواکەوتنیە وەی کردو تەنانەت بەشی بژێوی ژیانیشمان ڕۆژانە دەری نێنێت و دەڵێن ئەگەر یەک موچەش بێتن کاریگەریەکی ئەو تۆی نابێت لەسەر دۆخی بازار چونکە خەڵکی بەگشتی فەرمانبەران بە تایبەتی قەرزدارن قەرزداری مارکێتەکانن دوکاندارەکانن ئەو پارەی کە وەری دەگرن تەنها بەشی دانەوەی قەرزەکانیان دەکات بۆیە کاریگەریی ئەو تۆ لەسەر بازار نابی وەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لە کات و ساتی خۆیدا هەمومان جێک موچەکە دابشکە ئەوە بازار دەبژێتەوە گۆڕانکاری بەسەردا دێت بەڵام هاوڵاتیان دەڵێن ئێمە بڕوامان بە قسەکانی بەبەشێ بەرپرسانی هەرێم نییە کە دەڵێن ئێمە پارەمان نییە لەبەرەوەی داهاتی نەوتی و نانەوتیمان هەیە بە هەردووچیان حکوومەتی هەرێم دەتوانێت موچەی موچەخۆران دابیم کا بەڵام بۆچی نایدات ئەمە نازانین ئەمە قسەی هاوڵاتیانی شاری هەولێرە بۆیە هەر کاتێک حکومڕانانی ئەم وڵاتە بیانەوەی خەڵکیان خۆش بێت دەبێ موچە لە کات و ساتی خۆیدا با وڵاتیان بدەن چونکە ئەگەر خەڵکی ئاوا بێ موچەی پێوە دیار بێ دەبێ بۆوانی شەوە دیار بێ کە کاریگەری لە سەوان چەندێک بەجێ هێشتووە بەڵام ئەوەی کە لە ئێستادا هەیە تەنها کاسبکاران هاوڵاتیان بێ موچەیان پێوە دیارە بەرپرسانی ئەم وڵاتش هیچ بێ موچەیان پێوە دیار نییە تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورتان دەسپێرمە شاد و کامران بن خواتان لەگەڵ